وزیر دروی امریکا مایک پومپیو سردانا دنگ امریکا دکه. دموکرات هولا امپیچ کرنا سروک دونالد ترامپ ددن. بردانچیا کرد بحثا رولا روسیه و امریکا لسوریه دکه. جه برنامه کرد کنکشن دنگ امریکا لواشنطن پایتخت سلاو ریزن من صالح دمیجر جبوا بینرن هجا لهر جهو دورکمون لیدمینن. وزیر دروی امریکا مایک پومپیو شوابوری سردانا دنگ امریکا کر آخفتنک لور پیشکش کرو برسه واهن پرسن دنگ امریکا دا وی دوپات کر لسر گرینگیا روزنامه‌وان دنگ امریکا جبو پشتگیریا نرخو برجواندین امریکای. فیسی رادستی وزیر دروی حکومتانو بکا مایک پومپیو گرینگیا دنگ امریکا دیسان پیشچاف کر جبو راگرتن و پیشخستنا بهاین امریکیان. Millions of men and women. بمليون جن ومير كنا فينوان نهادنا ناس كرن جهداري لوكيريا دماكو حكومة نوان بيامن راستو بروباغندا بلاف دكرن لي جهدارين دنج امريكا الراستي ديگريان او راستي بويا كوا جوان را دگوت. وزیر پومپیو گوتا روزنامه‌وان بشین 47 زمان دنگ امریکا کو نها لجر سیوانا آژانس امریکی جبو میدیا جیهانی کار دکن دوید هون نوینراتی امریکا بکنو بهاین امریکا بلند راگرن. The mission of USAGM is to inform, engage. ارکی آژانس امریکا یا میدیا جیهانی USAGM آگهدار کرنه بجداری کرن و گریدانا پیوندی انگلانا لسرانسری جیهانی هر وصا پشتوانی کرن آزادی و دموکراسیه جبرگ شکرن آزادی و دموکراسی تم گازیا امریکا بویا. پومپیو گوت جی هر یک جمع بشکی سازین امریکین خودی ارکو برپرسیاریتی اکو جمع توایا کسان مزنترن. It is not fake news for you to broadcast. ننوچه اندرون دماکو هم بیجن او مزنترین ولات ده دیروکا جیهانه دا و مزنترین ولات شهرستانیا ناسکریه. از نابیجم شاشتین موشیرن وان برچا بکن لی نبت هنه شاشتین گلیمه رابگهینن چونکو او جه دنگ امریکایا نابا جه بدن رژیم زوردارین وکه رژیم پکین و طهران و جخور رابکن پلاتفورما راست. لسال 1942 دنگ امریکا هاد دامزراندن جبو گهاندنا پیامان خوش بن یا نخوش لی پیامن راست لوان وزیر پومپیو باور دکا دنگ امریکا دکاره ببا دنگی بی دنگان لهر گوشکه کی تاریه في جیهانی. انجمن نوینران امریکا پلان دکه که دنگدانی لسر امپیش کرنا سروک دونالد ترامپ بکه پشتی تندوتجیا که روژا چهارشنبه لی کنگرس روداو ده انجام دا پیش کسان جیانا خوش دستا. ده گاوا یکما هولدان دورخستنا سروک دونالد ترامپ جه دستلاته ده دموکراتان داخواز جیگیره سروک مایک پنس و پرانیا اندامین کابینه ترامپ کرد که ده 24 دمجمیرین پیش ده ماده 25 دستوری جیب بکن و راگهینن که سروک دونالد ترامپ نهجایی پوستا سروکایتیه. اگر پنس ویگاوی ناویجه و دمه ده انجمن نوینران که پرانیا و دموکراتن دنگدانی لسر انپیش کرنه بکه و سروک ترامپ به گرکرنا تندوتجی تاوان بار بکه. اگر پروسه انپیش کرنه دست پی بکه ده ترامپ به سروک یکم ده دیروکا امریکای ده که دو جاران ته انپیش کرن. لی هر حال پروسه انپیش کرنه ده کارن دنن سیناتوی راوستینه و ده به ریگر لپیش صد روزن یکمین سروکاتیا جو بایدن جبو شیرو کرنا و مجارین ها روزنامه‌وان دنگ امریکا سیروان قچو بریا سکایپ جویلات ورجینیا به مرایه دنباش سیروان گلو پیشبینی اوه که دبکو مایک پنس لسر دخواز دموکراتان ماده 25 جیب که دم باش که صالح حتان ها نخویای براستی که پنسوی چگاه و باویجه وی اشکره نگوتی از پشگیریا بریارا ماده 25 بکم جبو هلانینا ترامپ لید همان دمی دیجی اف گاف هلانین یعنی اف بجار جبر دستان هلانین یعنی از بیجم دنها و 24 ساعت دش خوک او التیماتوم کو دموکراتان دایه کوماریان و يعني جنها حياة چهارشنبه ساعت نه سبب دما واشنطن و خویا به کابراستی پنس
وفيك بكار بيني وأبيك تاني دستة بنس ده هي وكو جيجري سروك يعني لغور دستور أمريكي دفي كابينين ريفابريا ترامب قشة قانع بك حطاكو يعني دفي براني كهبه دفي دنگدان لسر برانيه هبه حطاكو كاربه في قابي بابيج أجرنا وديمقراطين كونغرس مجبور ببن كو ايدي مثلا امپیچ کرنه پروسسا امپیچ کرنه یا دارزاندنه بردوام بکن او جشخوا پروسسا که و دو دريج به تفی گوینه وک جارادن به جارادن بار وک وی چاغي پروسسا دو دريج بو قال لك شاهد حاضر بو قال لك تشت قال لك المنت وين هبون اف ديمقراط سوزيت دنكو في جاري جبركو هم جواتا نونران هم جي سينات دستي واندي او سوزيت دنكو اف بروسس اف دارزاندن يعني امپیچ کرنه ترامپ في جاري بلز بداوي ببه باشه سیروان يعني ده هر سيناريو عندش يعني ام ببيجن اگر ام بدن برچوان سيناريو كو جيگري سروك مايك بنس او ببسروك سروك شي سر دسلاتي بچو او ببسروك ديسا جي دم كيما يعني دفي دميدا دفي سيناريو دا السودية ديمقراطان جوي كي تشيه ديمقراط ارجيومنت طبعا اول كو ترامب نهي جاي جو بسروك امكان وشيانا ويتني كو براستي دفي حفتايا مايد مش خو چارشنبه بيجي نما لگور دستور امريكي بيست مه وسروك نو هالبجارتي جو بايدن فرمي بسروك لي او دو بيجن دفي حفتيه دگلك تشوره كر بشتي بويرن ششه مه کو وان کسان ایریشی ناوا واهیا کنگرس کرن او خرابی کرن و گفل جیانا اندام کنگرس کرن دموکرات و گلک کوماریجی هلبت و که دبیجن کو ترامپ دکار جاره کدن دفی هفته تشتکی بکه بتایبت کو وی او پلتفرم مدیا جواکی و کو فیسبوک و تویتر و یوتیوب جدستی وی هاتن درخستن او دکار و کو ریاکسیون برسفک لسر وان کریاران کار تشتکی دن بکه کو پشگرین خو بشینه جهگدن نوها اف بي اي اجانس اف بي اي دبيجه هنا قفين جدي هنا لسركو دروجا دانينا مراسم دانينا بايدن وكو سروكي نو بروبلم مستر شباب يعني ايريشه كمستر شباب افانا قش لسر ماسين جبرلو ديمقراط خوازن دبيجبو ريل برفان اجرا بگرن دوی ترامپش سروکاتی وره هلانی باشه سیروان و دمی اگر ام ببیجن جیگیر سروک مایک پنس و ام اندامین کابینه حکومت ترامپ یانجی کوماری جی اجماره که مزن هنه گارانتیان بدن دموکراتان کو وقت تشتك وها تندوتجيك يان تهولدان جالي سروك در نبن و دمی دبکو دموکرات جي اخو وگرن پروسه امپیچ کرنه دستی پینکن نا از باور ناکم نا آوایا بکیمانی نهاتی نقاش کرین يعني ديمقراط دو بجاره دانین پیشیا کوماریان و کوچکاسپی یک جه هگر هون ماده 25 چالاک نکن و ترامپ جه اوفیس در نخینن امی یکسر هرن قناغا دن يعني گاوا دوام او جی کو روجا چارشمه يعني جنها 24 ساعتا پروسسا دارزاندن و امپیچ کردن دست به کشور لو از دبیجم تروی لبر کوماریان و کوچکاسپی تنیه نا تشتا بالکیش گوگل کوماری جی بجگریا و پروسس دگرن گله کوماریا گوتی اصلا بیکو اماده 25 بکار بینن و پنس به جگری سروک برا ترامپ بخواه دست کار برده و چاقی با اوایکی اوتوماتیک و پنس به سروک حتی 20 مه افجی هي اللي هلبت بتايبت وزارة دادورية ترامب رغوتي يعني ويليام بار وزير دادورية سيروان راسته كوماري پشتگیری هنه كوماري پشتگیری و که دکن لی جارده جی ام زانن که پروسه امپیش کرنه پیوستی به دو پار صدی اندام سیناتوی هی او جی بهتری 6 سیناتور دوی اره بکن حتی او امپیش کرن بچه سری ام دزانن که افجی نپیکانه پیکنای یعنی ودمجي جالك تانجا ديمقراط شما رجدن سيرفي كيكو بروسي امبيش كرني دس بيبكن ديمقراط ناخوازن هلبت او ناخوازن كو ويا خيارا يعني ام بيجن بجاريا دوامه او دخوازن بجدي دخوازن كو مايك بنس ده صلاته خب كاربينه وكو تشاوا بري چان روجا ريكرنا دنگدانين هلبجارتني كو جو بايدن ببا سروكي نويا امريكا ده صلاته خويا دستوري بكار اني وريل بر ترامب قرت كو او بروباغندا هان بردوام بك او دخوازن كو جاره كدن في ده صلاته د بيك انين و چالا بيك انين و چالا كرنا ماده 25 دستور امريكي وكاش بوكو ريل بر فيكي بگره لي تشتك هي الراسته
کەس دەزانێ کۆ دموکرات سەر پشتا کۆمەریە داناکەن حتا کۆ vê armancê pêk nebînin ew ana rijtin û bawerin ku brastî ev serokaya metirsiyeke ser ewlekariya Amerîka li ser ewlekariya niştimaniya Amerîka û li ser demokrasiya Amerîka bixwe yani wekû êrîşeke yani nûneratiya êrîşeke û metirsiyeke li ser vê demokrasiyê dikin ji ber lo ew rijdin ku heta ku ew sozê didin wê ev impeach kirin prosesa wê ne dirêj bi tevlo jî wê dirêj bi Biden jî vê yekê naxwaze Biden baş dizane ku wê هەگەرنا هەفتەیەکە و 2 هەفتەیە بەلکی 3 هەفتەیە و 4 هەفتەیە هەگەرنە بێتر بێ وەختا سەرۆکەتیای دەست پێ بکەوە ئەڤ یەک زیانێ بگهینە پرۆژەی نوی ئەو سۆزێ نوی کۆ 100 ڕۆژێ دەست پێکێ دانە سیروان ببورش بەردەمامە نەگەلەکایە يعني هر دو ريشي جبو ترامب نجه دلخوشية نجه يعني ترامب هر دو ريانجي نرازية أو تن رنگ رازي بدماكو دما روجا بیست مهی به او جی سروک به و دمه دسالات باوا کی آشتیانا رادستی بایدن بکه لدنوا وان هر دو ریان دا پیشبینی و یکی دیگه که ترامپ تشکی پراتیکی بکه سرارده براستی دوان چند سال بوریده و به تایبت وقت هالبجارتنا و حطانها و هفته بوری حطانها مرود کاری بیش هر تشجاوره کریه یعنی اف سروکایا پشتراس کرکو او دکار هر تشتی بکه هم بریا خو هم بریا پلتفرمین دستی ویده باشه او پلتفرم نه دستی ویده نه هم جی دست بریا پشگرین خو و کسین کو هینجی حطان ها ویگا وید ناف کنگرس ده آلیکاریا ویکن به تایبت سیناتورین وکو جاش هالی و وکو تد کروز کو دروجا ریکرنا دنگدانی دجی وان اویک رد از دبیجم خالق داوی از دبیجم ترامپ ناخواز وره امپیچ کردن یعنی او دزانم ایدی پشتی بیسته مه نما سروکه تشتا اگو ترامپ و پشگرین ترامپ کو براستیش اصلا اول سیروان دما مدگه داوی روزنامه‌وان دیگه امریکا سیروان قچوت جویلات ورجینی مرا به گلکس پاس بوشت و دەمەکێ دا کۆ چاوەرەیە سەرۆکی هەڵبژارتی جو بایدن ڕۆژە 20 مهەیە سۆند بخە و سەرۆکاتیە ئەمریکا بە ئاوایەکی فەرمی وەرگرە پرس دمینە کا کۆنگرس بۆ جارە دووەم ئیمپیچکردنا سەرۆک دۆناڵد ترامپ دەست پێ بکە ئانا هەرحاڵ لە دۆر ئیدیایەن ڕۆڵاوی دێریشا ڕۆژە چارشەمێدا لەسەر کۆنگرسا ئەمریکی هاوکاتی ئەوەی ئەمریکا لە هەوڵ و تەقەلادایە لەگەڵ هاکامەکانی ئاژاوە جێڕەکەی لەلایەن لایەنگرانی سەرۆک ترامپەوە ئەنجام درا هاوکات یاسادانەرانی وڵات واو توێژ دەکەن لەسەر ئەوەی ئاخۆ دووبارە لێپێچینەوە لە ترامپ بکرێت بۆ لابردنی یاسادانەران ترامپ تۆمەتبار دەکەن بە هاندانی ئەوانەی گردبوونەوە بەر لە پەلاماردانی باڵەخانی کۆنگرس سەرۆک ترامپ لە گردبوونەوەکەدا قسەی کرد و بە ئامادەبوونی گوت هەڵبژاردنەکەیان لێ دزرا و داواشی لێکردن بەڕێپێوان بەرەو باڵەخانی کۆنگرس بڕۆن ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو یاریدەدەری سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و گوتی ترامپ سەرکۆنی تند و تیژەکانی کرد بەڵێ من بە تەواوی بڕوام وایە کە دەبێت کاتێک بۆ لێپێچینەوە بۆ لابردنی ترامپ لەبەر چەندان هۆکار دیاری بکرێ یەکێکیان بە دڵنیاییەوە ئەوەیە کە سەرتۆپی سەرەکی بایەخمانە دڵنیابوونە لە لابردنی دانەڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا مانەوەی ئەو بۆ هەرخولەکێک و هەرکاتژمێرێک لە پۆستەکەیدا مەترسێکی ڕوونی لێ دەکەوێتەوە نەکرد تەنها بۆ کۆنگرسی ئەمریکا بەڵکو و ڕاشکاوانە بڵێم بۆ وڵاتەکەش مەسەلەکە کاتە بڕیارە سەرۆک ترامپ لە 20 ئەم مانگەدا کۆشکی سپی بەجێ بهێڵێت کاتێک جۆ بایدنی سەرۆکی هەڵبژێردا و پۆستی سەرۆکایەتی لەو ڕۆژەدا دەگرێتە دەست ژمارەیەک لە یاسادانەرانی کۆماری نووسراوێکیان بۆ بایدن نووسیوە و تێیدا دژایەتی لێپێچینەوە لە ترامپ دەکەن و دەڵێن گرتنەبەری ئەو ڕێکارە بەر لەوەی سەرۆک ترامپ کۆشکی سپی بەجێ بهێڵێت پێویست ناکات و دەبێتە مای وروژاندن یاسادانەران واو توێژ لەسەر بژارەکانی دیکە لە ڕاستیدا من پێم وانییە کە لێپێچینەوە لە ترامپ هەنگاوێکی ژیرانە بێت چونکە پێم وایە ئەو کارە دووبارە داناڵد ترامپ دەکاتەوە بە قوربانی بە هەزری من ئێمە ئێستا لە ساتەوەختێکداین کە تێیدا لە ڕاستیدا داناڵد ترامپ لە دۆخێکی خراپدایە کە ناتوانێت ئەوە بە وشە دابڕێژێت ئایا وانە ئەو گردبوونەوەیەکی وروژاند ئەو هێرشی لقی جێبەجێکردن بوو بۆ سەر لقی یاسادانانی وڵات کە یەکێک بوو لە خراپترین ڕۆژەکان لە مێژووی ئەمریکادا
قسەکردن لەسەر کارکردن بە 25مین گۆڕانکاری دەستوری لە گۆڕێدایە ئەوەی باس لە وردەکاریەکانی ئەو پرۆسێ دەکات کە چۆن سەرۆک یان جێگرەکەی لە ئێستادا پۆستەکانیان بەڕێوە دەبن بگۆڕدن لە ئاکامی ئەوەی هیچیان بۆ بەڕێوەبردننی کارەکانیان لەوێ نەبن. هۆکارەکان بریتین لە مردن دەرکردن لە پۆستەکانیان دەست لە کار کێشانەوە یان نەتوانینی بە جێگەیاندنی ئەرکەکانیان. لە مانگی دیسەمبەری ساڵی 2019دا یاسادانەران لەسەر هەستی حیزبی بۆ لێپێچینەوە لە ترامپ دەنگیاندا بەهۆی خراپی بەکارهێنانی سەرۆک ترامپ پۆستەکەی و کۆسفخستنە بەردەم کاری کۆنگرس. سەرۆک ترامپ بە خراپی بەکارهێنانی دەسەڵاتی سەرۆکایەتی تۆمەتبار کرا و هەروها بە فشار خستنە سەر ئۆکرانیا بۆ ئەوەی ئۆکرانیا لێکۆڵینەوە لەگەڵ بایدن ڕاگەیەنێت و دواتریش کۆنگرس سەرۆک ترامپی گەردن ئازاد کرد. هیچ سەرۆکێکی ئەمریکا هەرگیز دوو جار لێپێچینەوە بۆ لابردنی لە پۆستەکەی لەگەڵدا نەکراوە. لە ویلایەتە کالیفۆرنیا باشووری ئەمریکا ماڵبات ئێدی کەتنە تەنگاسیەکێ ji بۆ بناخکردنا کەس و ناسên xwe yên ku bi sedema koronayê dimrin. Navendên ku termên miriyên koronayê werdigirin ew jî wek nexweşxwaneyan rastî hejmarên bêhtirên keysantên ku zêdeyî şiyanên wan. قەروێڵەی بەهاناچوونی خێرا لە ناوەندی کۆرۆناڤایرۆس لە لۆس ئانجلوس کەم بۆتەوە وەک چەقی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە کالیفۆرنیا. هەروەها مەیتخانەکانیش پڕبوون لە مردووی دەستی کۆڤید-19 و بۆ هۆکارەش خێزانەکان دەبێت چەند هەفتەیە بوەستن تا ئازیزەکانیان بە خاکە سپێرن. وا دەکەین هەموو خێزانەکان ئاگادار بن کە مەڕاستیمی ناشتن زۆری پێدەچێت. ناتوانین پەلە بکەین ڕەنگە تەرمی خۆشەویستەکانیان بۆ ماوەی 3 تا 4 هەفتە لێرە بمێننەوە. زیاتر لە 28,000 کەس لە کالیفۆرنیا بەهۆی کۆڤید-19ەوە گیانیان لەدەستداوە. 11,000 لە لۆس ئەنجلس بووە. سامۆیل لە کۆمپانیای گواستنەوەی جەنازە کارەکە. بەر لە 4 ڕۆژ 10 کەس پەیوەندیان پێوە کردوم. شوێنمان نەمابوو. ڕامان دەکرد بەم لەو بەولادا لە مەیتخانەی ترمان دەپرسی تاوەکو لەوێ تەرمەکان بپارێزین. لەم کاتی ئێستاماندا پەیڕەوی ئەوە دەکەین کە کێز و گەیشت کار بۆ ئەوە دەکەین لەگەڵ هەندێک بەڵێندەر لە هەوڵی دروستکردنی شوێنێکی گەورەتر داین کە جێگەی مردووی زیاتر ببێتەوە. ڕۆب کارلین کە خاوەنی گۆڕستانەکەی دەڵێت وای کردووە فشار بکە تاوەکو خێزانەکان دوور بخاتەوە. دۆخێکی ئەوها وێنەی نەبووە. لە لۆس ئانجلس کێشەی شوێنمان هەیە. دەبوو لە 4 ڕۆژی ڕابردوو پەیوەندی بە 8 خێزانەوە بکەم. بەڵام نەمتوانی. شوێنەکەیان جێگەی 85 تەرم دەکات. دوێنێ 375 مردووی لێبووە. هەندێکیان لە دەرەوە دانرابوون. چاوەڕوانی بەفرگر بێن و هەڵی بگرن و بیپارێزن. هێشتا نۆرەی دوور و درێژ هەن بۆ پشکنینی کۆڤید-19 لە تەنیشت نەخۆشخانەی مارتن لۆتەر کینگەوە. ئەوانەی مەترسی لەسەر ژیانیان هەیە و نیگەرانن. لەبەرەوەی نەخۆشی شەکرەما تەمەنم هەیە بۆیە نیگەرانم. دۆخەکە زۆر ترسناکە. داوای گاردی نیشتیمانیان کردووە بێت بۆ کالیفۆرنیا. دەژڵێن بار هەڵگری بەفرگرە دەنێرن و کۆمەکی پزیشکیش پێشکەش بە خەڵکەکەن. لە ترکیەژی پرۆسەیە ڕێگرتنا لە ڤیرۆسا کۆرۆنایە بەردەوامە و ئەو لێگۆر بەرپرسان 3 میلیۆن دەرزیên ڤاکسینان گەهشتنە وەلێت لێ ئەv تێرە خەلکێ ناکن و دەستگەهên سڤیلên ساغلەمیê دê vê derbarê de bixemin û dibêjin hejmara derziyên heyî renge tenê têra karmendên saxlemiyê bike. Agahiyên bêhtir di vê raportê de. Servîsa pakêtê an jî xizmeta xwarinê ya gihandina der piştî nexweşiya Covid-19 li her şarên Tirkiye zêde bû. Di nav van şaran da Enqere jî ciyekî girîng digire. Li Tirkiye piştî qedexekirina xwarinxaneyan bêtir servîsên pakêtê dest pê kir. Belavkirina zor xwarinan jî bi motosikletan tên çêkirin. Xebatkarên servîsa pakêtan ji karkirinê herçiqas xweşhel bin jî lê rastî gelek kêşan tên. Ew radigihînin ku li gorî berê zef dixebitin lê qezanca wan nefsî berê ye. Yoğunluğumuz çok yoğun. Germeçbiliç burası. Karıma divan damanda geleke. Beter paketên me yên servîsê hene. Em 27 kesîn di karê de dixebitin. Lê dîsa jî têr naket. Heta ji me tê em dixwazin xizmeta baş bikein lê dîsa jî kemasîn me dibin.
خباتکارên servîsa pakêtê karê wan herî zêde li ser motorsîkletan in. Li ber girtina restoranta bêtir kes xwarinê dixwazin mala xwe. Lê xebatkarên servîsa pakêtan dibêjin em daxwazên mişteriyan nagihînin û hûn mişterî jî li ber vî diltengî û tûre dibin. Şimdi yemek sektörü farklı bir sektör. Sekterên xwarinê li gorî sekterên din gelek cuda ne. Demê birçî dibin, herkes xwarinên gerin bawayekê lez dixwazin. Armanca me jî ew e ku em dixwazên mişteriyan bi cih bikin. Lê ev lezkirina me jî pir caran di navhatûçonê de dibe sedema kêşeyan. Jiyana hemû kesan da gorankariyek çêkir. Li Tirkiye zêdebûna servîsa pakêtê jî li ber Covid-19 bêtir bû. Ji bo ku xebatkar zû servîs bikin, li ber lez ajotina motorsîkletan tûşî hevû din dibin û birîndar dikevin. Ev jî di nav trafîkê da kêşekê durist dike. Eyüp Demîr, Dengê Amerîka, Enkere. Di dîdareke taybet li gel dengê Amerîka cîgerê hevserokatiya rêveberiya Xwesera Bakur Rojhilatê Sûriyê Bedran Çiya Kurd behsa rola Rûsya li Sûriyê kir û wî herwiha daxwaz ji rêveberiya nû ya Amerîka kir û bang li wê kir ku berdewam şerê Daişê û hevrêziya li gel Hêzê Sûriya Demokrat bike. Di daxuyaniyeke taybet de ji bo dengê Amerîka cîgerê hevserokatiya rêveberiya Xweseriya Bakur Rojhilatê Sûriyê Birêz Bedran Çiya Kurd rola Rûsyayê di Sûriyê de dinirxîne. Her wisa daxwazên rêveberiya Xweser ji rêveberiya Amerîka ya nû destnîşan dike. Cîgerê serokatiya rêveberiya Xweser daxwaz ji rêveberiya nû ya Amerîka dike got şerê li dijî Daişê hevkariya bi Hesedê re berdewam bike. Na hêvî zêdetir tê xwestin ku Amerîka hinek karan pêş bixîne. Hinek xebatên ku dikeve ser milê wan. Yek ew tekoşîna dijî terorê me hevra xebatek baş kir çû encamekê dibe ew xebat berdewam bike. Laliyekî din. Birêz Çiya Kurd bang li serokê Amerîkayê bijartî kir got şaştiyên rêveberiya serok Trump ya vekşandina hêzên Amerîkî dubare nebin li Bakurê Sûriyê. Ji bo vê hinek şaştiyên ciddî hatin kirin di dema rêveberiya derbasbûyî rêveberiya Trump. Taybet piştî paşta vekşandina xwe ji serê kanî û girê spî. Ev şaştiyeke pir ciddî bû, rê li pêş hêzin dîtir vebû, ji wêna Daeş cesaret girt, dewleta Tirkiye cesaret girt û weke berdewamiya wa êrişan îro car dî li ên Îsa êrişê xwe berdewam dike û ertim gefan li ser vê herêmê dixwe. Ji bo wê jî divê siyaseta Amerîka dijî va siyaseta ku vê herêmê tehdît dike û ew siyaseta ku dixwaze va destkeftana têk bibe. Di berdewamiya destnîşankirina daxwazên rêveberiya Xweser ji rêveberiya Amerîka ya nû cîgerê serokatiya rêveberiya Xweser doz li Amerîka dike got beşdarkirina rêveberiya Xweser di diyalogên dor Sûriyê de û naskirina herêma Bakurê Sûriyê di asta cîhanî de wek herêmeke fermî û federal. Ji bo vê pêwîstekî rêveberiya nû ya Amerîka rêveberiya ku divê herêmê de heyî weke rêveberiya Xweser wêna di asta cîhanî de nas bike tevlî pêvajiya diyalogê dayanistandinê yê çareseriya siyasî bibe. Herkes dizane ki eger rêveberiya Xweser tevlî pêvajiya siyasî nebe ji bo çareseriyê nemimkine çareseriyeke mayînde di Sûriyê de çê bibe. Li aliyekî din cîgerê serokatiya rêveberiya Xweser ya Bakur Rojhilatê Sûriyê rexneyên tut li polîtîkaya Rûsyayê li Sûriyê kir. Dibêje got divabe got Rûsya berpirsyariya xwe rabe derbarê êrişên Tirkiye ser herêmên Bakurê Sûriyê. Yadî niha pirsgirêka hebûna Tirkiye û êrişên dewleta Tirkiye li ser Sûrî û taybet ser herêmên rêveberiya Xweser ev pirsgirêkeke bingehîne heta niha ji bo wêna pir helwesteke zelal vekirî nayê danîn li ortê li hemberî Tirkiye ji bo ku ev êriş werin rawestandin û taybet va êrişên dawî li ser Ên Îsayê ku çê dibin. Divê noxtada berpirsyariya Rûsya heye ji ber ku Rûsya ittifaqeke agirbesê bi Tirkiye ra çêkiriye daya sala çûnî. Pêwîst e Rûsya bi vê iltizamê xwe ve girêdayî bimîne. Bi rastî êrişên Tirkiyeyên dawî weke ku bêje îrade û biryarên Rûsya jî bin pê dike wê jî nasnake biçûk dike. Di dawiya axaftina xwe de Birêz Çiya Kurd dibêje got Rûsya divabe fîşarê li Sûriyê bike da ku çara siyasî pêşkeve û dawî li şerê navxweyî li Sûriyê were. Zana Umer dengê Amerîka,
عامودێ. لا هرما كردستان عراقي هولن هيزن حشد الشعبي ين أفكرنا هن جروبين چكدارين كرد تيك شنو بروسيا چكدار كرنه و تومار كرنا نافان جبو حشد الشعبي راوستيايا پمنر ما لكركوكي أغاهين بهتر هنه ئەوانەی لەم هۆڵەدان و لە ساڵیادی کوژرانی قاسمی سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندزدا بەیعەت بۆ حەشدی شعبی دووپات دەکەنەوە بەشێکن لە عەرەبە سوننەکانی کەرکووک. ئەو پێکاتەی کە پێشتر لە ململانێدا بوون لەگەڵ هێزە شیعەکان بەڵام لە ئێستادا حەشدی عەرەبیان لە چوارچێوەی حەشدی شعبیدا بۆ کراوەتەوە و بوون بەلایەنگری حەشدی شعبی. احنا رأينا انه الكل شراكه ئێمە پێمان وایە هەمومان هاوبەشین هیچ هاوبەشێک ڕەت ناکەینەوە پارێزگاریکردن لە کەرکووک و ئەمنیەتی کەرکووک ئەرکی هەموونەتەوەکانە. لە ئێستادا کەرکووک یەکێکە لەو پارێزگایانەی عێراق کە لەلایەن هێزە شیعیەکانەوە هەوڵی خۆبەهێزکردنی تێدا دەدرێت و چاوی لەسەرە. لەو چوارچێوەیەدا هەوڵی پێکێنانی حەشدی کوردیش لەو شارە درا بەڵام نیگەرانی حیزبە کوردیەکان و بەرپرسانی هەرێم هەوڵەکانی ڕاگرت. ئێستاش دژی دروستکردنی حەشدی کوردین لەگەڵ ئەوەین دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری حکوومەتی عێراق بەشدار من لە پارێزگاری لە ئەمنیەتی شاری کەرکووک. هاوشێوەی هێزە کوردیەکان تورکمانەکانی کەرکووکیش نیگەران بوون لە هەوڵەکان بۆ هێنانی کورد بۆ ژێر چەتری حەشدی شعبی و ترسیان لە باڵادەستبوونەوەی کورد لە ڕێگەی حەشدەوە بەسەر کەرکووکدا هەبوو. ئەی قووە ئەمنی کە حیمایەی کەرکووکەکات با لەم سێنەتەوەیە دروست بێت تورکمان و کورد و عرب لأنه کەرکووک هین ئەم سێنەتەوەیە نابێ یەکنەتەوە تەهمیش بکرێت. ئینجا ئەگەر ئەمنیەتی داخلی شاری کەرکووک ئەو پارێزگاری کەرکووک بەدەست گەنجەکانی خۆی ئەبێ باشترە کە لە خۆی خارج. سەرباری بەهێزی کێشمەکێشەکان لەسەر کەرکووک پێکاتەکان لە بری ڕێکەوتن لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی شارەکە بەڵام هەریەکە و بەجیا سەرقاڵی خۆچەکدارکردن و خۆبەهێزکردنە. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. بله بینەرن هێژار لەڤەر کورد کنکشنا ئیرۆ بەداویتێ تا جارە بێ هەر بمینن شاد و بەختەوەر.